مالم لە ماڵەوە هەڵی زۆرم ویاددا تاوەکو پلەی یەکەم بەکاربێن. کێ هاوکارت؟ دایکم. گرنگی ئەم ڕاهێنانانە لە چی ئازانی؟ فێربوونی چۆنە؟ یەکەم جار چوومە دەورەیەکەوە لە دەورەکەەوە فێربوونەکەی. چی فێربوون لە دەورەکە؟ چۆن ئاپاکۆز بەکاربێن. دوای ئەوە؟ لە دوایەوە وردە سەرێتر بووین و زیرەکتر بوون. هەزار و دووسە و پەنجاو دوو کۆی 1365 ناقسی 50 2567. سڵاتان لێ بەخێر بەسەر ئەمڕۆ لە پێشبڕکێن ڕاوەڵی خودکارەکان بەشداریان کردووە ئاسی زۆر باشمان هەیە و ئەم پرۆگرامە تەنها ئیش لەسەرەوە ناکە کە تەنها لە بیرکاری یاخود لەوانەکانی خوێندن باش بێت ئیش لەسەر کەسایەتی خوێندکارەکە لە بابەتی کەسایەتی لە بابەتی باوەڕ بەخۆبوون پشت بەخۆ بەستن و ئەمڕۆ کە هاتوونە لێرە مەرجێکە مدۆمیش نییە تەنهاوەیە کە باڵن ئەو خوێندکارە خۆی بەراورد دەکات بەخۆی خۆی تاقی کاتۆ کە پێشە چۆن بە هەوڵێکی باشیاوە سواز بخوا ئێستا کە زۆر باشە لە هەموو شارە و شارچەکان ڕاهێنەرمان هەیە پرۆگرامەکە لە چاو پار و پێرا زۆر باش پێشکەوتنی بە چاو خۆبینیوە جارێمە لای خۆمان منهەج نییە بەیانێ بەسەراحەتەن تەنها لە هاوینانە ئێمە دوو مانگێک سێ مانگێک لە خوێندکارەکان ڕاهێنانیان پێکەین بەڵام ئینشەڵا لە داهاتوە باشتریشە. يوسف ئازادە ئەمڕۆ لە پەیمانگای تیم نمرەیەکی چاکم بەدەستێنا هیوادارم هەموو مناڵەکان سەرکەوتو بوون. حەزت لە بەشەکەیە حەزت لە مەچێک مافەیان دایک و باوکت تا چەند هەوڵە لەگەڵاتان بۆ فێر؟ وەڵای هەڵی زۆر لەگەڵیان. حەزت لە بوارەکەیە؟ بەڵێ. بۆچی؟ لەبەری فێری بیرکاریە بوو. بەژابووی مێنسەماسی لیڤلی سێم توانیم ئاستی یەکەم بەدەست بێنم لەسەر هەموو ئاستی عێراقا هەر ڕۆژی 12 بۆ 14 جار خەریکە بوو بەشە و ڕۆژیانی کاتم بۆ دانا. لە ماڵەوە کێ هاوکارت بوو خۆت محاولەتە کردیا دایک و باوک؟ وڵات دایکم و باوکم بە تایبەتی دایکم. قرس نییە ئەم بوارە مەسەڵەن کۆکردنەوە بێسەریعە چ قورسیەکی هەیە؟ وڵا قورسەکە ئەوەی قورس نییە ئەگە هەوڵی بۆ بێ ئەگە هەشتێک هەوڵی بۆ بێ قورسیتیان نییە وەمەگە هەوڵی بۆ نیە وڵا قورسە. حەزی خۆت بوو لەم بوارەیە پێشکەوتن بە خۆتەوە بینی یان چی؟ حەزی خۆم بوو.